لە دیوانی حکوومەتەوە بۆ لووتکەی گەشت و گوزار. جوان سابر خانمێک لە پشت نەخشەی نوێی گەشتیاری و ئابووری کوردستانەوە. لە جیهانی بەڕێوەبردن و سیاسەتدا گەیشتن بە لووتکەی هەڕەما کارگێڕیەکان و بەڕێوەبردنیان کارێکی ئاسان نییە، بە تایبەتی بۆ ئافرەتان. هەروە سەلماندنی تواناکان پێوەری سەرەکیە بۆ وەرگرتنی متمانە و بەرپرسیارەتی گەورەتر. جوان سابر وەک ئافرەتێکی خاوەن بەهرە بە سەلماندنی تواناکانی لە ناوەڕاستی دامەزراوەیەکی هەستیاری وەک ئەنجومەنی وەزیرانەوە دەستی بە کارکردن کرد و توانی لە ڕێگەی وردبینی و بەڕێوەبردنی سەرکەوتوانەی ئەرکەکانی خۆی وەک کەسایەتێکی لێهاتوو لە کاروباری کارگێڕی و هەماهەنگیدا نیشان بدات و خۆی وەک کەسایەتێکی لێهاتوو لە کاروباری کارگێڕی و هەماهەنگیدا نیشان بدات. هاوکات ئێستا یەکێکە لەو کەسایەتە کارگێڕیە دیارانەی هەرێم کە بەهۆی لێهاتووی لە ڕێکخستن و بەڕێوەبردن ڕۆژ لە دوای ڕۆژ ئەرک و بەرپرسیارەتی باڵاتری پێدەدرێت. ماوەی چەندین ساڵە لە دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم وەک بەڕێوەبەری نووسینگەی قوبات ساڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کار دەکات و شێوازی کارکردن و بەڕێوەبردنەکەی بە شێوەیەکی ڕێکخراوانە بۆ تاجەی سەرنجی هەمووان و بەباشی ئەرکەکانی ڕایی کردووە. ئەمە سەرەڕای ئەوەی ئەرکەکەی ئەرکێکی سادە نەبووە. هەرچی نووسراوی زۆرێک لە وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکانی هەرێما کە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراون ڕووی لە ژوورەکەی ئەم کردووە و ئەم کارەکانی بۆ ڕایی کردوون. جوان سابر سەرۆکی یانەی وەرزشی ڕۆژە کە تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و دروشمی سەرەکی شیانەوەیە کاڵێن سەیری جەستەمان مەکەن و سەیری تواناکانمان بکەن. لە وەرکەشدا سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە و توانای یاریزانەکان زۆر بەباشی بەرەو پێشەوە چووە. مامۆسایەکمانەیە مامۆسا هەنس کە لەگەڵ یانایە ڕۆژانە یەن لێرە لە دوای نیوەڕۆ و دایک و باوکەکانیان ئەهێنن تەدریب ئەکەن. زۆر پێیان خۆشە لەبەرەوەی ئەم مناڵانە خاوەن پێداویستی تایبەتن ڕەنگە لە وڵاتی ئێمەیە گونجاو نییە کە بچندە باخێکە لە یانەیەکی ترایاری بکەن. ئێمەش ئەم دەرگای یانەکەمان کردوێتەوە ئەم تیپە جوانەمانە دروست کردووە بە خۆشحاڵیەوە من ڕۆژێ دایک و باوکەکانیان ئەیان هێن و لێرە ئەم تیپەمان ساڵێکە بێ تیپی داون سیندرۆمەکانمان دروست کردووە و تۆپی پێ ئەکەن. لە نوێترین ئەرکیدا جوان سابر وەک سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم بە وەکالەت دەستی بە کارەکانی کردو و ڕایگەیاند. سوپاسی قوبات ساڵەبانی یەکەم کە ئەو متمانەی پێبەخشیم و گەشت و گوزار سەبەتەیەکی بەردەستە بۆ بەهێزکردنی کەرتی تایبەت و کەرتی گشتیش. بۆیە لەمڕەوە بەڵێنی ئەوەش دەدەم کە هەموو کات دەرگام واڵا دەبێت بۆ هەر بیرۆکەیەک کە گەشت و گوزار پێش دەخات. و هەموو ئاسان کارێک لە حکوومەت دەکەین تاکو ئەو سێکتەرە بگەێنینە ئەو ئاستی کە گونجاوە لەگەڵ سروشتی هەرێمی کوردستان و ویستی ئێمەش و هاوڵاتیانیش. متمانەی باڵای پێدراوە بۆ سەرکردایەتیکردنی یەکێک لە گرنگترین کەرتە ئابوووریەکانی هەرێمی کوردستان. ئەو نوێنەرایەتی نەوەیەک لە ژنانی خاوەن بڕوانامە و بە ئەزمون دەکات کە لە ناوەندی بڕیاردان و جێبەجێکردندا ڕۆڵی کاریگەر دەگێڕن.